کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زمانی کوردی کۆلێژی زمان چەندە بۆ ساڵی خوێندنی 2021-2022 سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زمانی کوردی کۆلێژی زمان بە پارالێل زانکۆڵین ئێواران لە خزمەتتانە بین بۆ ئێوەی خۆشەویست سودمەند بن لەم کۆنمرانە تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵینە وەکو بناغە و بنچینەیەک بەکاری بێنن، چونکە ئەم کۆنمرانە هی ساڵی پارن واتە ساڵی خوێندنی 2021-2022 بۆ زانکۆکان. ئێوەش ئەم ساڵ کە ساڵی خوێندنی 2022-2023 ئینشاڵڵا بە سەرکەوتووی پۆلی 12 ئەبڕن و دێنە چێبڕچەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین و سودمەند دەبن لەو کۆنمرانەی کە ئێمە باسمان کردووە بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن. لایک، کۆمنت، سبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن. ئێوەش خۆشەویستانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانش سودمەند من لە کەناڵەکەمان و هەر پرسیار ڕەخنە پێشنیارێکەیە ئەتوانن بۆمان بنێرن، ئێمە لە خزمەتتانین بۆ ئەوی وەڵامتان بدەینەوە. ئاواتمان سەرکەوتنتانە.